ئەمە دەڵێن ئێستا ئێمە وەکو قەومی کەڵوڕ و وەزی کەڵوڕ لێرە کۆت بووینەتەوە ساڵانەیەک دوو مناسبەی وامان هەیە تێیدا کە کۆ دەبینەوە هەموو مەوزوعێکی تر جگەل لە خزمەتیەکەینە دەرەوە چونکە بۆ ئێمە لە وەزی کەڵوڕدا موسڵمان و ناموسڵمانی تێدایە مەذاهیبەکانیشی جیاوازی تێدایە لە شیعەش و لە سونەش باشە لە ئەحزاب و ئەفکاری سیاسی فرەجۆری بەڵام هەر هەموویانەی نەلاوەڵین خزمەتی ئەدەوەرم با هەمومان پێکەوە بیکەین بە مناسبەتێک چاو لە عێڵک و عەشرەتێکی ئاوا بکەین باشە بڵێن کاکە کورد بوون باشە نیشتمانی بوون خۆشەویستی بۆ خاک و وەتەن و نیشتمان پێشی هەموو شتێکی تر بێت پێشی هەموو فکر و ئایدۆلۆژیایەک و فکر پێشی هەموو تەسەوراتێکی تر بێت ئێمە دەمانەوێت نمونەیەکی بچووک لە مەحەبەت و برایەتی و پێکهاتن تعاون و خۆشەویستی لە بینی یەکتردا تەجدیدی خزمایەتی تعارف لەگەڵ یەکترا بە مەبەستی تەئەلوف و هاوکاری ئێمە دەمانەوێت وای لێ بکەینە و هەموو شتێکی ترمان بەلا ناوە لێرە ئێوە جەنابتان دەبینن لەو فیستیڤاڵەی یعنی لە ئەنواعی خەڵکی تێدایە وەکو باسم کرد لە موسڵمان و ناموسڵمان لە نێو موسڵمانانیشە مەذاهیبە جیاوازەکان بەڵام هەمومان برای یەکین حەز کردم ئەلان لێرە باسەوە بکەم ئمە وەکو ئێڵە کەڵهڕ ئێڵە گەورەیەکی من لە دوای پرۆسی ئازادی یان وەرجە پرۆسی ئازادی ئیمە نەتوێنسیمە لە ناو خاکە عێراق و تایبەت بتوێنی من شیوەزاراوەگەی خۆمان قسە بکەی من یان بتوێنی من ئەو فستیڤالە و نیوە فستیڤالە پیسە دوینی دێ کە ئیسە لە ناو خاکە کوردستان و لە منتەقەی قەرەداغ دوینی دێ ئیمە ئەو سەردەمەکیشی لە لیمان قەدەغە کردیاگون قبیلەی کەڵهڕ قبیلەیەک فەرەفەرە گەوراست تاریخی شخصیاتی ئیمە معروفی من برادری و دوستی و ئاشنای وەکو ملەتی کوردی مە خاوەن تاریخی من لە ناو ملاتان گشتی من نتوان بچمە تەفسیل شخصیات و ناو بەعزی لە شخصیات بۆم و بەعزی گەلیش دوا قرگیلی بکەن بشن وڵی خاڵودارە بەحسی من نەکرد بەس چێنم بشمە پێدیمە تەنیا قبیلەیەکی من توێنی من وەل گشت قبیلەغانە وەلگشت عەشیرەتەغانە فەرە نزیکی من کوردی من تاریخمان لە دریژە و گەوراس لە منتەقە لێرە تاچووگە بەغدا و علی شەرجی و علی غەربی لەیلا بەبەستم لە ناو عێراقا لێریشە تا زاخۆ هەسەوە برادران زاخۆ لێرە بەشدار بینەوە وەکو کەڵهڕ و لەیلای شەو لە ئیران سنوورمان هەسوە تورکا لە سنوورمان هەسوە عەرەبا لە منتەقەی موسیان و دەشت عەباس ئێمە لە ئەفغانستان کەڵهڕ دیرین لە تورکیا دیرین لە فەرە لە وڵاتەکان وەکو کەڵهڕ زوان شیوەزارەوە کەڵهڕیەکەی ئیمە وەشوە مێژ و نووسان باسی دەکەن وەشوە ئەو کەسانە کە لە ئەو زوانە کارکەن زیاتر لە نزیک 10 ملیۆنی من تقریبەن یا بشم 10 ملیۆن یا زیاتر یا نزیکێ بۆی من عشیرەتی کەڵهڕ لە ناوچەیەکی زۆر بەرفراوان دابەش بوونە بە تایبەتی لە کوردستانی عێراقا هەر لە زاخۆوە هەتاق و مەندەلی و ئەو ناوە بڵاویان کردووە لە ئێرانیش تەمەن مەزدەری ئێمە ئێران لە ئێرانە زۆر زۆرن ئەمە قسەی من نیە قسەی ئەوانن کە کتابی لەسەر مێژووی کورد و کەڵهڕ نووسیانە یەکێ لەوانە شەرەفخانی بەلدیسی کە 322 ساڵ نووسیوێتی چواریەکی کورد کەڵهڕە ئەمە ئەو توێتی یان ئەمین زەکی باگ لە ساڵی سیەکانە زۆر بە جوانی لەسەر کەڵهڕی نووسیوە و مامەسا جەمیلی ڕۆژبەیانی لە ساڵی 1954 چەندەها کتێبی تەرجمە کردووە لە زمانەکانی ترەوە بۆ سەر زمانی کوردی و ئاەتی محەممەدیش نووسیوێتی لەسەر گەورەی ئەم کڵڕەت ئەم ئێڵا زۆر بەوت زۆر زۆر خۆشە بەلامان و ڕۆژێکی ئاواهای بەئاواتی ئەم ڕۆژەوە و هەموو خەڵکی ئەم مەنتیقەین و یاخوا بەخێر بێن و سەر چاوم و ئیشەڵا هەموو ساڵێ بە ئاواتی هەر هەمومان بگەین بەم ئاواتە و بە خۆشی هەر هەمووتان و هەمووتان کوڕی ئێمەن و برای ئێمەن و بە قوربانم و یاخوا بەخێر بێن زۆر سپاسی هەمووتانەکەی سپاسی هەمووتانەکەی کاکە گیان یاخوا بەخێر بێن یاخوا ئیشەڵا ئەمەدێژ و پایدار و ئیشەڵا خوایە وەڵا چیم هەیە داوا ئەکەم لەم لایەنانە هەموو کوڕی ئێمەن برای ئێمەن هەر هەموویان دەستیان ناو دەستی یەکتریاوێ و خوێنەژەی ئیتر بەسە و هەر هەموویان کوڕی ئێمەن هەمووتان کوڕی ئێمە داوای خۆشیەکەی لەم لایەنانە کە هەموویان بێک و ڕێ بکەون
ئەم فیستیڤالە کارێکی زۆر باشە لەبەرەوەی زۆر کەس هەبووە ینی لە زاخۆ لە بادینانیان لە ئێرانیان لە شارە زۆر یەکتریمان نەناسیوە هەر ئێوەشم نەکردووە کە ئەم کەسە کەڵوڕ بێ یان بچینەوە سەر عەشرێتێک بەڵام سەیرەکەی لێرە بەبوونی ئەم فیستیڤالەوە یەکتریە ناسین و بەبێ هیچ جیاوازیەک بەبێ هیچ ئیتیمامی حیزبیەک یان شتێکیەوە ئێمە وەکو برایەک لێرە هەوما کۆبووینەتەوە خوشک و برایەک لە عەشەتی کەڵوڕ بەڕاستی زۆر یعنی بەلای منەوە کارێکی پیرۆزە بۆ یەکتری ناسین شکا خوای گەورەش یعنی لە قورئانە هەر باسی قەبایل و عەشرەت و ئەوانەی کردووە بۆ ئەوەی کە یەکتری بناسین بۆ ئەوەی کە خزمەتی و هاوکاری و هاوکاری ئەوانەمان هەبێ بەیەکەوە ئێمە بێجگە ئەم فیستیڤالە ینی بە بۆنەی ئەم فیستیڤالەوە ینی بگرە لە ساڵەکە چەندەها جار کۆبوونەوەی گەورەمان هەیە ینی بە جارێک 200 کەس لە دێیەک یان لە شوێنێک داواتە کرێن بۆ ئەوەی زیاتر تەعامل یەکتری بناسین گەنجەکان ینی بەتەمەنەکان ینی دەستخۆشی لە ڕسپی و پیاماقولەکانمانەکەین کە بەڕاستی هاوکارمان بوون بۆ ئەوەی کە ئەم فیستیڤالە ینی ئەم فیستیڤالە پێک بێنرێ و ساڵانە یادی بکرێتەوە لەبەرەوەی کە زیاتر گەنجەکان یەکتری بناسن مەرج نییە هەچ فیستیڤالەیە هەر کۆبوونەیە هەر خزمایەتیەک بەس بۆ ناخۆشیەکان بێ بۆ خۆشیەکانیش بەیەکەوەین مەرج نییە کە متەنگانیەکەمە بێ ینی بەس بۆ ئەوە بێ کە متەنگانم هەبێ بۆ ئەوەیە کە زیاتر لە خۆشی و لە ناخۆشیەکانە بەشدار و هاوخەمی یەکتری بین یعنی داواکارم لە کەناڵەکەی ئێوە هەتاوەکو حیزبەکانی تر حیزبە کوردیەکان ینی بەڕاستی کوردن هەمووی خزم و کەسی یەکین بۆچی ینی ناتوانن یەک بگرن وەکو هەر عەشرەتێکی وەکو ئەم عەشرەتی ئێمە ینی بەبێ جیاوازی بتوانن بەیەکەوە ینی تەبابن برابن بۆ کوردیش ینی شتێک بکەن ینی مافی کورد وەرگرن ئێستا ئێمە لێرە چەندەها کەسمان هەیە ینی لە حیزبەکانە هیچ بەبێ ئیتیمامێکی سیاسی بەیەکەوە وەکو برا دەستمان لەناو دەستی یەکایە هاوکاری یەکین خەمخۆری یەکین هیوادارم سەرکردەکانی تریش وەکو کورد خەمخۆر و دڵسۆزی میلەتی کورد بن و لەم فیستیڤالی گەشتە بەهارەدا بە تاکید کۆبوونەوەی کۆمەڵێک خەڵک لە عشیرەتێک وەکو عشیرەتی کەڵوڕ دەتوانم بڵێم ڕۆژێکی مێژوویە بۆ ئێمە وەکو کەڵوڕەکان کە هەموو کاتێک بڕیارمان داوە لە حوتی چواری هەموو ساڵێک ئێمە لە یەک لە شوێنەکانی کوردستان یان لە شارێک لە شارەکانی کوردستان ئەم فیستیڤالانە ساز بکەین سوود لەم فیستیڤالە یەک لە سوودەکانی کە ئەوڕە بینیمان کۆمەڵێک خەڵکی زاخۆ کەڵوەر کە لەوانەیە زۆر کەس نەزانی بێ کەڵوەر لە زاخۆش هەیە یان لە هەندێک شوێن هەیە کەڵوەر دزداشە و عگال لە بەردەکەن بە تا ئێستا من چوومە سەردانم کردوونە بەس نەگەیشتونەتە ئێرە بۆ فیستیڤالی دادێ ئەوانیش ئینشاڵڵا داوات دەکەین لە هەموو ڕێکەوە تەنها مەبەست برایەتی یەکتر ناسین خۆشەویستی و پتەوکردنی هاوکاریەکان و تێکەڵبوونمان لە هەموو ڕێکەوە ئەگەر ببینی کردمانە خێزانی ینی دانیشتێکی خێزانی تێکەڵبوونی خێزانەکانمان لە هەموو ڕۆکەوە گەنجەکانمان مناڵەکانمان بۆ ئەوەی بتوانین ئێمە وەکو عشیرەتی کەڵوڕ ئەو برایەتی ئەو سەربەرزەی کە هەمانە چ لێرە چ لە شارەکانی تر چ لە شارەکانی خواری و عێراق چ ئەوانەی لە ئێراندا دەنیشت کە ئێستا کۆمەڵە خەڵکیان هاتیە بەڕێزەوە سوپاسیان دەکەین لەبەرەوەی ئێمە کۆمەڵ وەکو عشیرەتی کەڵوڕ ئەوەندەی لە ئێران هەن لە کوردستانی عێراق کەمترین ئەوەی زۆرە لەوەیە ینی لەوانەیە بە ملیۆن کەس بن ئەوەی لەوێ بۆیە نایانتوانی ئەو هەموو خەڵکە بێ بەس هیوادارین بۆ ساڵانی داهات و ئەوانیش دوای وەرگرتنی موافقات بتوانین ئەوانیش هەموو بینین ئێرە و ئەو فیستیڤالە زیاتر گەورە بکەین زیاتر بەرەو پێشی بین بۆ ئەوەی زیاتر تەبایی و برایەتی زیاتر گەورەترکەین ئەوەی دەیبینی لێرە تەنها ئاڵای کوردستانە لێرە ئەوەش جێگای سەربەرزیە بۆ هەمومان کەواتە مەبەستەکەمان تەنها وەکو برایەتی سەربەرزی عشیرەتی کەڵوڕە. ساڵێک لەم جۆرە
فستیڤالانە بکرێت بۆ ئەوەی ئێمەی گەنجان ئاشنا بین بە کللتور و دابوونەریتمان بەڕاستی پێویستە لەم ڕۆژانەدا یعنی لەم کاتێدا لەم بارودۆخەدە ئێستادا کە ئەم جۆرە فستیڤالانە بکرێت بۆ ئەوەی هەستی برایەتیمان لە نێواندا دروست ببێت بە ئێمە بە دوژمناڵ بڵێن کە هەمیشە یەکگرتوونی لە ناو یەکگرتوودا لە ناو یەکتردا ئەم جۆرە فستیڤالە بۆتە کۆبوونەوەی چەنەها کەلهور لە هەر شوێنێک بێ کەلوری ئێران و دهۆک و هەولێر و هەر شوێنێک بێ کە بۆتەوەی یەکترناسیمان زۆر خۆشحاڵین بە فستیڤال چونکە ئەمە بێتە هۆی ئاشناکردنی ئێمە بە دابوونەریت و جلوبەرگ و کولتورمان هیوادارن هەموو ساڵ ئەم جۆرە فستیڤالە بەردەوام بێ بۆ ئەوەی کولتوری خۆمان لەبیر نەچێت جلوبەرگی خۆمان لەبیر نەچێت ئێمەی گەنج هەمیشە بەردەوام بین لەم جلوبەرگە چونکە ئێستا بەڕاستی وای لاتۆت تەنها جلوبەرگ لە بۆنە تایبەتەکانە ئەکرێ بۆیە پێویستە هەموو ساڵ ئەم جۆرە جلوبەرگرە پێشی پێشمەرگە چونکە ئەگەر پێشمەرگەکان نەبن ئێمە ناتوانین لەم ڕۆژەدا لێرە بین ئێستا نەگە ئێمە تەمەنمان هەیە ناژوولین بڵێن ڕەنگەکەمان تازە تێک نادێت بەڵام لە سەتایەکی داناسێ ئەمە ئەگەر ئەمڕۆ هەرێکی تعاروف لەگەڵ 20 کەسیش بکە ئەمە زۆرە بۆ ئێمە اینجا ئەم قەومە ئێمە ئەمەنە پرش و بڵاوە لە زاخۆ هەتا خانەقی بڵاو بۆتەوە ماشەڵڵا ئێستا چەندێک هاتووە قەنەعەتم هەیە ئەوەنەی تر هەر نەیزانیوە اینجا ئەمانە بۆ ئێمە من ئەڵێم ساڵی جارێ ئەڵێم ساڵی سێ جاریش بێت چکە لەبەرەوەی ئەوەنە پرش و بڵاوین ئەوەنە دوورین لە یەکەوە ئەوەنەش چۆنەڵێ محتاجین بە بینینی یەکتری ڕەنگەگەر من ێستا بەش بە حاری خۆم ئەلێران لەگەڵ ئەم گەنجانە سێ مانگە لێرە ئەمە ڕەنگە بێتاقەت نەبم ئەوەنە خۆشحاڵم بە بینینیان ئێستا لە دنیای هەموو ئیسانێ ئەڵێ یا هیوایەتێکی هەیە یەکێ لە هیوایەتەکانی من کە من تەمەنم ئێستا گەشتەوە یەکێ لە هیوایەتەکانی من ئەوە بوو لە ناو قەومی کەڵوڕان نەک ئەم 200,000 کەسە 100 کەس بەیەکەوە بدینم ئێمە با هەروە بڵین ئەتوانم بڵێم ڕۆژێ لە ڕۆژان لەسەر ئەوەی کە ملمان بە ڕژێمەکان نەداوە و بڵێن تەنەزولمان بۆ دەوڵەتەکان نەکرۆ و مێژووی ڕابردووشمان بڵێن شایی دەکە زۆر هەتا سەر بەم حکومەتش ئەتوانم بڵێم زۆر عیلاقای وامان لەگەڵیانە نەبووە چونکە ملمان بە حکومەتەکان نەداوە زۆر پەردەوازە بووین شکستێکمان هاوردۆ هاتوین ئەوی کە هاتوو لە کوردستانی عێراق و لە ئێرانەوە ئەمە لە شکستی کوردایەتی هاتووە تێرە وەختی خۆی لە شۆرجیاناڕ شۆرجەکە چۆن لە شکستێکی هاوردۆ ئەم بەشێکی جزئێکی کەمی هاتۆ لە کوردستانی عێراق یەکێک کەوتۆ دەزاخۆیەکێ لە خانەقینێکێ لە بڵێن شارە زورێکێ لە منتقەی چەقژ و خایکەنێکێ لە منتیقەی کەلارە یەکێ لە ئەوەنە پرش و بڵاین خۆشمان ڕەنگە دەزە بەڵام ئەم نەوعە ئیشانە دەستی ئەو گەنجانە خۆش بێت دەستی ئەو کەسانە خۆش بێت کە هەڵسان بەم ئیشۆ ئەم کاریان بوو تەرەحکردین و بیرۆکەی ئەوان بوو بەڕاستی ڕەنگە باشترین ئیسفادە ئێمە ئەمڕۆ کرد بێتمان لە ژیانمانمە